سەبارەت بە نەوت دیارە بەڕەسەندەزان ئێمە ئینتاجی نەوت لە هەرێمی کوردستاندا نیە، ئەوەی دێت لە ڕێگەی حکوومەتی عێراق و لە ڕێگەی حکوومەتی مرکزیەوە کە وەزارەتی نەوتی عێراقیە. بە خۆشحاڵیەوە بەڕێز پارێزگای سلێمانی کە ئێمە لە سەردانێکمان و لە چەندین جارکە نووسراوەکانمان داوامان کردبوو کە بەشە نەوتی هاوڵاتیانی چەمچەماڵ بدرێت. بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە ئەو حسەی کە لە شوێنەکانی تردا بەشکرا بە تایبەتی ناوچە ساردەکان و سنوورەکەی پارێزگای سلێمانی ئێمە پار هاوین ئەو حسەمان وەرگرتە بوو. ئەمەی ئەم ساڵ وەکو هاوکاریە کە هات لە حسەی پارێزگای سلێمانی پێماندرا ئەم نەوتە بەمەرجێک بەردەوام بێت کە حکوومەتی عێراقی بینێرێ. بەڵام لە دوای ئەو بەروارەی کە نەوت بۆ چەمچەماڵ هات و زۆر شوێنی تری ناوچەی ساردیش وە ناو پارێزگای سلێمانیش مەڵبەندێک ماوە، حکوومەتی عێراقی ئێستا نەوت نانێرێت و لە ڕێگەی بەڕێوەبەراتی بەرهەمە نەوتیەکان بە سوپاسی زۆرەوە بۆ هەم پارێزگای سلێمانی و هەم ئەنجومەنی پارێزگا و بەڕێز بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکان هەمیشە وتویانە چەمچەماڵ تایبەتمەندی خۆی هەیە، هەر حسەیەک بەرەو سلێمانی بێت حسەی چەمچەماڵی لێ دەدرێت. بەڵام کاتێک کە نەوت لە مرکزەوە نێت ئێمە ناتوانین لێرەدا بەشکەین. بۆ سەبارەت بە پرسیاری دووەمت کە لە ڕێگەی نوێنەرانی حکوومەتی هەرێم هەوڵدەین بڵێ بەردەوام لە پەیوەندی داین و دڵنیای هاوڵاتیان چەمچەماڵ دەکەینەوە هیچ حسەیەکی نێوتی هاوڵاتیان نافۆتێ، جا لە وەرزی هاوین بێ یا لە وەرزی زستان بێ گرنگەوەیە تاکید لەوە دەکەمەوە حسەیان نافۆتێ.